سڵاتە نەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەوی شاد بوومەوە. دیارە ئێمە لە بەرنامەی پەیامی تۆ بەردەوام هەوڵمانداوە داخوازی و گلەی و ناڕەزایی خەڵک بۆ ئێوە بگوازینەوە، ببین بە پردێک لە نێوان ئێوە و لە نێوان خەڵک و میدیادا. دیارە ئەوانەی کە لە دواوەمە دەیبینن کۆمەڵی خوێندکاری زانکۆ پەیمانگاکانن کە نزیک بۆ 16 ساڵ 14 ساڵ هیچ کامیان لەوانە 14 ساڵ کەمتر خوێندنی نەکردووە و لە خوێندنەکان بەردەوام ئاوایل و یەکەمەکانی زانکۆ بوون، بەڵام تاوەکو ئێستاکە دامەزراون نا شتێکی ئیمتیازێکی تایبەتیان بۆ درراوە. بێگومان خوێندن لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر نزمدایەوە ئێستاکە و خوێندن زۆر قورس بووە. بەڕاستی زەحمەتە لەو قەیرانەی بتوانین 14 ساڵیان 16 ساڵی خوێندن بە یەکەم و ئەوایل تەواو بکەیت. بۆی ئەمڕۆ من لە نێو ئەوان دەبم و گلەی و ڕاوسەرنجی ئەوانتان بۆ دەگوازمەوە، بزانین ئەخۆ ئەوان گلەییان چیە لە حکوومەتە و تا ئێستا لەبەر چی دانەمەزراون، ئەخۆ کەس هەبووەدا بمەزرێت و ئەوایلی زانکۆکانیش نەبێ. لەگەڵمان بن ڕاوسەرنجی ئەوان بۆیە بەگوازمەوە، بینەرمان بن. من یەکەمی سەر کولەی ئادا بم یەک مۆبایل و یەک تشکنێتم وەرگرت. ئامانجی من ئەوە نەبوو کە مۆبایلی تشکنێت وەرگرم. دەبینم نووسیوتە 1000 ڕۆژ تێپەڕی، مەبەستە چیە لەو شیعارێکە بەرزت کرد؟ ڕۆژە ساڕۆیان دامەزراندنین. ئامان هەدەفەکەی ئێمە ڕوون و ئاشکرایە کە دامەزراندنمانە و وەرگرتنی وەڵامانە لە سەرۆژی حکوومەت. ئایا خوێندن لە وڵاتە قیمەت و حڕمەتی ماوە؟ ئەمە چیە موێنە بۆ باکسی کردووە؟ لە ماوەی 14 ڕۆژە دوو بڕیاری ئەکسی یەکەیەن، وێنەکانیان ئەکسەکەینەوە بۆی بزان بڕیارەکانیان وەک وێنەکانیان ئەکسە. دەبینم شیعارێکە لە دەستت نووسن لە یەکی 14 لە یەکی 27 بڕیارمانداوە و بڕیارمان نەداوە. مەبەست لەم قسەیە چیەوە ئەم وتەی کێیە؟ بەڕێز سەرۆکی حکوومەت کاک نەچیروان بارزانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی باسی لەوە کرد کە بێگومان هەموو دەرچووە یەکەمەکانی ساڵی 2015-16 بێگومان دامەزراون، بەڵام کەمێک بەسەر ئەو کۆنگرە ڕۆژنامەوانیدا لە کۆنگرێکی تری ڕۆژنامەوانی بەڕێز سەرۆکی حکوومەت کاک نەچیروان بارزانی دوو سێ بابەتی دیکە دیارە تێکەڵ کردووە لەگەر دامەزراندنی ئێمە پاش گەز بەوە لەو بڕیاری خۆی. ئەو بڕیاری کە یەکەمین جاردایی کە لە یەکی 14 بوو هیچی وایە 14 یەکیی وایەکی بەیەوە بەخشی گومانی تێدانە هەموو هێمامان بەڕاستی لەسەر ئەو بڕیارە بوو، بەڵام دوایەوەی کە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی دواتر پەشیمان بۆەوە بە تەواوی بێهیوایکردن. بێهیوایەتیش سەرچاوەکەی ئەوێ ئێستا حکوومەت هیچ عوزرێکی شەرعی نییە. بەڕاستی ئەگەر تۆ چ کۆلێژێکە تەواو کردووە؟ من دەرچووی کۆلێژی پەرستاری زانکۆی هەولێرزی پزیشکی ساڵی 2015-16. ئەنی پزیشکەکانیش کە ئەولەویەتم بۆ دامەزراندنەوە پێمان وایە یەکێکە لە نەخسەکان کە لە ئێستا ینی نەخسی پزیشکمانە، ئێوەشیش دامەزراندنێکتان بۆ نەکراوە؟ وەکو باسم لێوە کرد حکوومەت هیچ عوزرێکی شەرعی نییە. بەڕاستی ئەولەویەت باڵێ لە پێشەوەی هەمووانین لە قەیران نەخێت خەیرانی دارایی نەما لەم گردبوونەوەی ئێوە ئامانستان چیە؟ ئامانزمان ئەوەیە سەرۆکی حکوومەت ئەو بڕیارێکە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە پێشتر دابووی بە عملی بکاتە بواری جێبەجێکردنەوە. بڕیارەکە دراوە هیچ ئاگاداری ناوەڕۆکی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران هەیە تا ئێستا وەکو نووسرا و ڕسمی نییە بەڕاستی، بەڵام زیاتر لە کۆنگری ڕۆژنامەوانی شخصی کاک نەچیروان بارزانی باسی لەوە کردووە کە دابمەزرێن، بەڵام جێگەیدا خەتا ئێستا هیچی ڕسمی نییە و نووسراکتان هەیە تۆ وەکو خوێندکارێک وەکو ئەوایلێکی زانکۆکانی هیچ هیوایەکت هەیە؟ کۆتا هیوا من ئەو خۆ پیشاندانێ ئەمڕۆی ئینشاڵڵا لێرە بەدواوە گومانی تێدانێ دامەزرێن ئینشاڵڵا. شیعارێکە بەرز کردوەوە 1000 ڕۆژ تێپەڕی، مەبەستە لەو 1000 ڕۆژە تێپەڕی چییە؟ 1000 ڕۆژ بە حەسرەتەوە بە چاوەڕوانێکی زۆرەوە بە ئومێدێکی زۆر بەدەسەڵات کە ئەو بەڵیانەی کە پێیان داوین بۆمان جێبەجێکەم، بەس تا ئێستا 1000 ڕۆژ زیاتریشە هەموو ڕۆژێ قسەیەک هەیە قسە قسەڵۆکێک هەیە تەعین دەبن دوایینە ئەهەو نییە سبەینە شتێکەیە دیسان عینەوە. چ بەشێکە تەواو کردووە؟ من یاسام تەواو کردووە. یاسای شارێک زانکۆی سلاحەدین. تۆ جگە لەوەی کە ئێستا یەکێک لە بە شەهرە بەرجەکانت تەواو کردووەوە بێگومان لە پۆلی 12 دەرەجەیەکی باشە بەسەرن، ئێستا هیچ هیوایەکە مایە بە دامەزراندنی خۆتان؟ وەڵا بەس مەگەر خوا ئەگەرنا
زۆر زەحمەتە چونکە لێرە وڵاتی دەرێ ئاشی نەزان خوا دەی باوەڕێەوە ئێمە ژوامان لاتوە هەر چاوەڕێی هیوایەکی چاوەڕێی قەرارێکی ئەوش هیچ لەگۆڕینە باشە ئامان سەن لەم گردبوونەوەی چی ئێوە دەتانەوێت لە ڕێگەی ئەم گردبوونەوەی چی بگەینە وەکو لەوانەیە معلوماتیشتان هەبێ چواردەی یەک خۆپیشاندانمان کرد ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی هەبوو ئەو ڕۆژە قەرارێک قسەیەک بڵاو بۆ لەناو میدیایەکان کە گوایە نێچیروان بارزانی قەراری تەقییمبوونمانی تەوقیع کردووە ئێمەش هیوایەکی زۆرمان پێ بوو زۆر دڵخۆش یەکەم جاقەت باوەڕمان نەدەکرد دای دڵخۆش بووینی باوەڕمان کرد ماوەیەکی پێچ وتیان ناوەڵا کاک نێچیروان ئەو قەراری دەرنەکردووە قسەی میدیا بووە بەجددی تووشی دیپرێشنێک و شۆکێکی زۆر گەورە بووین ئەو ڕۆی خۆپیشاندانمان کردووە داوا دەکەین کە ئەو قەرارێک کە على اساس درا بکرێت ئەمری واقع بڕیارەکانتان زۆری خایە مەبەستە چیە لەم شعارێکە بەرز مەبەستم ئەوەیە ئێمە لە 2015 بۆ 2016 تەخەڕوزم کردووە هەتا ئێستا دایان نەمەزاندین لە پێشتر بڕیار ئەدرێ نادرێت دیار نییە لەبەرەوەی ئەوانە بەخۆ هەر ئەوائیلەکانی کۆلێژ هەر تەخەڕوز بکەن ڕاستە خۆ دامەزێن بەڵام ئێمە بۆ ماوەی 3 ساڵە نزیکەی 1000 ڕۆژە ئینتیزاری ئەوە ئەکەین دامەزێن کەچی هیچ وەڵامێکیان نییە بۆ دامەزان نییە من بەشی فیزیە لە زانکۆی سەڵاتین کۆلێژی پەروەردە تا ئێستا هیچ امتیازیان هیچ وعدێکتان پێدراوە کە ئێوە دابمەزرێ ئەو کێشەکە جالەوەی دەیە ئەگەر وعدیان پێدا باین دیار بە کامە دامەزدەین ئەمەشاندا خۆپێشاندانی ناکرد ئەتۆ ئەو کاتی کە ئەوایل بوو یان یەکەمەکانی زانکۆ بووی ئەو تموحەتە بوو ماستەریش بخوێنێت و بچی بە دوای خوێندنەکەتەوە ئێستا ئەو تموحەت ماوە بێگومان ئێستاش ئەو تموحە ماوە بەڵام واستە کەمەوانە لێ ناگەڕێت تموحی بەدەست بینم باشە داواکاری چیە تۆ داواکاریمەوەی لە جەنابی سەرۆک وەزیران بەڕێز نێچیروان بارزانی زوو ئیمزامان بۆ بکات و دامەزێمەبی ئەو ئامانجانێک کە هەمانە لە ئایندە بۆی کۆمەڵگایەکی پێشکەوتوو بەرەن بین ئەگەرنا منیش بەڕاستی کە ئێستا قوتابی منە ویانەوە مەخوینن بۆ لەبەرەوەی من بخۆمەوایل بووم ئەگەرە من هیچم بۆ نەکرێ کاو ئەستە کۆلێت چی بۆ کرێ بێگومان تۆ پەروەردەشت تەواو کردەوە ئەبین بە مامۆستا و پێویستەنەوەیەکی ڕۆشنبیر و پەروەردە دروست بکەم بەڵام کە بینم پەروەردە لە هەرێمی کوردستان سقەتە منیش لەوانەیە لە ئایندە پاشگەز بمەوە لەو بڕیاریکە پێشتر داویتە دووسیکتە تاکەی زۆر ماندوو بووین مەبەستە چیە لەو شعارێکە بەرز لەبەرەوەی زۆر ماندوو بووین حەقیقی خۆمانە دەبی بماندنەوە ئەمە 3 ساڵە چاوەڕێوە دەکەین مافەچی خۆمانە وەکو سێ ئەوایلەکە داوا لە کاگنیەتیر دەکەین مافەکەمان بداتەوە دامان مەزرێن من بەشی پێم ئەوە میکانیکم تەواو کردیوە محەد تەکنەلۆجی هەولێر خوێندنتان چۆن بوو لەو خێرانە و لەگەڵم خەیران و دارایی ناخۆشە بەس هەر قوتابیش هەر ئەگەر تومحی شتەکەت هەیە گشتەکەت بێ بەدەستی بینی ناخۆشی بەس هەر حاولی لەو دەی کە بەدەستی بینی ئامانتان چیە لەو خۆنیشانانێک کە ئێستاکە ئەنجامتان داوە لەو ئەو بڕیاری کاگنیەتی دای بوو بە یعنی بە تەواویلۆمان ئەو بکاتن ئیمزا شتەکەمانە تەواو بکە بەشک ئەمەش و تەڵەبەکانی چکە بەس وەجبەی مێدانە مزرەیە مەحقوڵ نییە ینی لێرە بڕیارەکان بگۆڕێتن چمافەکی خۆمان بەیاننامەی ئێمەیە ئێمەی خۆپیشاندەری ئەوائیل بۆ ساڵی 2015 بۆ بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی دیوانی ئەنجومەن ئێمە یەکەم و دووەم سێمەکانی سەر ئاستی بەشەکانی زانکۆ و پەیمانگە حکومیەکان دەرچووی ساڵی خوێندنی 2015 بۆ 2016 کەوا ژمارەمان تەنها 1369 دەرچووە نزیکەی 3 ساڵە خوێندنی زانکۆمان تەواو کردو بەپێی ئەو بڕیارە گرنگ و پڕبایەخەی کەوا لە ساڵانی ڕابردووی حکوومەتی هەرێم دەری کردبوو هەمان ساڵدا دەمەزراینەوە پاداشتی یەکەمەکان و ڕێز لە هەوڵ و ماندبوونمان دەگیرا و پێشبڕکەی زانستی نێوان قوتابیان و خوێندکاران و پێشکەوتنی بەرچاوی بەدەستهێنا بوو بەهۆی دروستبوونی قەیرانەیەک لە دوایەکانی هەرێمی کوردستان دامەزرانی ئێمە دواکەوتەوە بەڵام لە ئێستادا و ماوەی 6 مانگۆ بیانۆکان بۆ دامەزرانی ئێمە کۆتایی هاتووە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە نووسراوی فەرمی ژمارە 94 سیانزە لە بەرواری 23 حوتی 2010 بە پێویستی وەزارەتەکەی و زانکۆکانی بۆ دامەزرانی ئێمە پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردو بەڵام تاوەکو ئێستا کەوا نزیکەی 200 ڕۆژ دەبێت هیچ وەڵامێک نەدراوەتەوە بە بیانووی نەبوونی بودجە و دابینکردنی میلاکات دامەزرانی ئێمە نەکراوە کەچی مانگی ڕابردوو ئەو بزیشکانێکەوە 2 ساڵ دوای ئێمە زانکۆیان تەواو کردووە دامەزراون لە کاتێکدا نەبودجە هاتووە نەمیلاکات دیاریکراوە ئەم جیاکاری و جیاوازیانە بۆچی لە کۆبوونەوەی ڕۆژی 14 2019 ئەنجومەنی وەزیران لە هەموو ڕاگەیانەکانەوە بیستراوە بینراوە خوێنراوە بڵاو کرایەوەکەوە
سەرۆکی حکومەت نێچیروان بەرزانی بڕیاری دامەزرانی یەکەم و دووەم و سێمەکانی دا و تەنانەت هەمان ڕۆژ ئێمە وەکو دەستەی نوێنەران ئاگادارکەینەوەکەوە کەیسەکەتان کۆتایی هاتوو و دامەزراندنتان بۆ کراوە کەچی دواتر هیچ بەرەو پێشتونێک لەو بڕیارە نییە و بێدەنگی لێکراوە بیانووی دواکەوتنی جێبەجێکردنی بڕیارەکە ئەوەیە گوایە دیراسەی دەکەن لە ئەنجومەن و ئێمە سێوەج بین ژمارەمان زۆرە بەڵام بۆ ئەو دیراسەکردن لەسەر حسابی ئێمەی ئەوایلی 2015 بێت لە کاتێکدا ئێمە 3 ساڵە چاوەڕوانین و هەموو ناوەکانی ئێمە 2015 لە دیوانی ئەنجومەنە و ئەو هەموو ماوە زۆر دیراسە ئەم هەموو ماوە بۆ دیراسە نەکراوە ئەنجومەن 3 ساڵە چۆن دیراسی ئەم بابەتەی نەکردووە مایەی سەرسوڕمانە بۆ ئێمە دوای ئەو هەموو ماوە چاوەڕوانی تازە باسی دیراسەکردن بکرێت بۆ وەجبەی ئێمە بۆیە ئێمە دەمانەوێت پرسی وەجبەی ئێمە لەم کابینەی حکوومەتی هەرێم یەکلایی بکرێتەوە و بڕیاری دامەزرانمان دەربچێت بۆیە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کەوا بابەتی دامەزرانی وەجبەی ئێمە کە تەنها ژمارەمان 1369 کەسە تێکەڵ بە پرسەکانی دیکە نەکرێت وەک چۆن دامەزرانمان بەڵێنی کابینی هەشت بوو داواش دەکەین هەر هەمان کابینە ئەم بڕیارە دەربکات دەستەی نوێنەراتی یەکەم و دووەم و سێمەکان من یەکەمی سەر کولەی ئادا بم یەک مۆبایل و یەک تیشکنێتم وەرگرت ئامانجی من ئەوە نەبوو کە مۆبایلی تیشکنێت وەرگرم دەبینم نووسیوتە هزار ڕۆژ تێپەڕی مەبەستە چیە لەو شعارێکە بەرزت کرد ڕۆژە ساوەڕوانی دامەزراندنین ئامان هەدەفەکە ئێمە ڕوون و ئاشکرایە کە دامەزراندنمانە و وەرگرتنی وەڵامانە لە سەرۆژی حکوومەت ئایا خوێندن لە وڵاتە قیمەت و حرمەتی ماوە ئەمە چیە موێنە بۆ باکسی کردووە لە ماوەی 14 ڕۆژە دوو بڕیاری ئەکسی یەکەیەن وێنەکانیان ئەکسەکەینەوە بۆی بزان بڕیارەکانیان وەک وێنەکانیان ئەکسە چ بەشێکە تەواو کردووە لە ئایتی بگومان ئایتیەکێکە لە بەشە قورسەکان چۆن لەگەڵم قەیرانی داراییە و توانی تەواوی بکەی و ئێستاکە بە تەمایستی ینی من خۆم لە پەیمانگە کاتێککە تاوام کرد تا دەشار بەرداوام مەخێنم لە بوارەیە ینی بەرکێکی زۆر ینی بە ناڕاتێکی زۆر بەشەمان تەواو کردووە دا بەشێکی پێویستیشە بۆم ڕۆ هەموو بەشەکانی دیار ئایتی کۆمپیوتەرە بەڕێوێ بات بەڵام ێستا لێرە ینی کە دامان ناوەزرێن هۆکارێک نییە بڵێ شتێک نییە بڵێ ئەمانە بڵێن ئەمە هۆکارەکێتی تەنها بیانوێ ئەوەیە کە جۆڵی ململانی سیاسی لەوان حیزبەکانە هیچی تر نییە تۆ کە بەشەکەی خۆتەواو کرد ئامانجە هەبوو زانکۆیان بچیت ماستەر بوو دکتۆراژ بخوێنی ئێستانی پەیمانگەم تەواو کردووە ئێستا مەرحەلەی جامیعەم ئەخوێنمانە بۆی سبێنە دادۆ بمە مامۆستا بیان مامۆستایەکی جامیع ئامانجمەوە بووە بۆ نەبووانی مەجالی درژەیە بەڵام من ئامانجەکەمەوە بۆی هەوڵی وێم هەوڵیشم بۆ داتش بەردەوام لی باشە ئەو دانەمەزرانەی حکوومەت ئێوە سار دەکاتەوە لەوەی کە لە خوێندن سارتان نکاتەوە بێ هیواتان دەکات بێگومان ئەسەگەر کەسێک بۆ نمونە بێ بۆ ماستەر بخوێنێ بەلایانی کەمەوە بە 2 ساڵ خزمەت هەبێ لە زانکۆکانە دەرسی بێ بۆ مامۆستا ئەنجا توانێت تەقدیمی ماستەر بکە ئەگەر وان نکات زانکۆ ئەهلیەکان ینی لەبەر واستە بەرکەس ناگەوێت مەجبوری تۆ لە زانکۆی حکومەت مافی خۆشەکە تۆ لە زانکۆی خۆ دەبیتەوە مامۆستا وەکری خۆت جێبەجێ بکەیت لەو خۆنیشاندانێکی ئێستایان لەو گردبوونەوەی ئێستاکە ئێوە چه ئامانجێکتان هەیە لە چواردەیەکی 2009 بڕیار یانی ئێمە تقریبا لە دوای وەزوی 2007 کەوان لە ئەزمەی قەیرانەکان ئەندامەزران ئێمە لە تاس 2009 دانەمەزراوین کە هێشتا قەیرانی داراییش تەواو بووە نەماوە ینی شتەکەیمە کراوە بەین داوای ناوەکان کراوە داوای کراوە وەزارەتی دارایی و خوێندنی باڵات داوای کردەوە هەموو شتێکی تاوە تەنها یەک ئیمزایمەوە ئیمزاکەش ناکرێت ئێمەوانەیە بزانین ئەو ئیمزای بکرێت هۆکارەکەشی نازانین لەسەر چییە ململانەی سیاسیە ئەمانە هۆکارێکی بزانن نەشوانێت جێبەجێ بکرێت نووسیوتە تاکەی زۆر ماندوو بووین مەبەستە چیە لەمەی کە ئێمە وەکو یەکەمەکانی یەکەم و دووەم و سێمی زانکۆ پەیمانگاکان ساڵی 2015 بۆ 2016 ماوەی نزیکی 3 ساڵە چاوەڕێی وەرگرتنەوەمانی لە زانکۆ پەیمانگاکان ئێمە ئەو هەوڵێکی زۆر مانیەوە بە مافێکی ڕاوی خۆمانی ئەزانین و چەندین بەڵێن بە ئێمە دراوە و هەر ئەوە نەبووە کە تا شوێنەکان پێچۆڵکردین نزیکترین بەڵێن یان چواردەی یەک بوو کە کاک نەچیروان بەڵێنی یەکەمەکان یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ پەیمانگاکان وەربگیرینەوە بەڵام هیچ دوای ئەوە پەشیمان بۆیەوە ئێمە ئێرە چۆڵ ناکەین تاوەکو بڕیارەکە ئیمزای لەسەر نەکرێەوە بە فەرمی دەرناچێت تۆ چ بەشێکە تەواو کردووە من زراعەم تەواو کردووە باشە لەم خەیرانی داراییە کە لە 2016 لە نێو خەیران وەیەوە بە چ زەحمەتێک خوێندنتان تەواو کرد حەزەکەم باسی تۆزێ باسی ئەو خوێندنەیەم بۆ بکەیت ئێمە هەمومان پرسیار لە هەر هەمووی بکە لە ناو زانکۆ پەیمانگاکانە پیان وتین ئەمە شتێتە ئەوە نەسعیەکە هەموو خۆشیێکمان لە خۆمانە کرد تاوەکو دەرەجێکی باش بێنین بۆ هیچ تەنانەت لەگەڵ ڕفیقە نزیکەکانی خۆمانە لەسەر دەرەجە شەڕمان ئەکرد لەگەڵ نزیکترین هاوڕێمانە قسەمان نەئەکرد هەمویان گاڵتیان پێکردین کە بۆ دەرەجە بۆ ئاکەن ئێوە وەرناگیرن
وەرگیرنەوە بەڵام ئێمە هەوڵی خۆمانمان هەرەیە پێشتر بە بیانی قەیرانی دارایی بە بیانی هەرزانی نرخی نەوت بە بیانی شەڕی داعش وەرنەگیرنەوە ئێستا هیچ کەم لەو بیانوانە نەماوە ئێمە تاکەی چاوەڕێ بین ئێمە ئێرە چۆڵ ناکەین تاوە کۆنجام وەرنەگرین نووسیتە یەکلاییمان بکەنەوە بەس چیە لە یەکلاییمان بکەنەوە بەڵێ بێگومان وەکو یەکەمەکانی زانکۆ پەیمانگا بۆ ساڵی 2015 بۆ 2016 زیاتر لە 2 ساڵ و نیوە بۆ 3 ساڵە چێ لە چاوەڕوانی دامەزراندنین بەڵام تا ئێستا بە شێوازێکی فەرمی و نووسرا و باوەڕپێکرا و هیچ بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران و دەرنەچێت بۆ دامەزراندنمان ڕاستە لە بەرواری چواردەی یەکە ئەوەی وەک لە ڕاگەیاندنەکان و ڕەنگە خۆشتان ئاگادار وەکو ڕاگەیاندن وا وتراکە لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕای دامەزراندنی یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ پەیمانگاکانی دەرکردووە بەڵام ئەم بڕارە بڕارێکی شەفەی و زارێکی بوو ئەم بڕارە بە هیچ شێوەیە فەرمانی دامەزراندنی بۆ دەرنەکرا واتە نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە ئێمە داوای ئەوە ئەکەین بکرێتە بواری جێبەجێکردنەوە چەند هەفتەیەک دوای ئەو لێدوانی سەرۆکی حکوومەتی هەرێم و دوای ئەو بڕیاری کەوترا لە ئەنجومەنی وەزیران دراوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوانەی ئاماژەی بۆ کرد ئەم بابەتە پێویستی بە دیراسە هەیە وا قورسە بۆ ئاسانی یەکلایی ناکرێتەوە ئەم دروشمەی منیش لەوەوە هاتووە کە ئەم کەیسی ئێمە بە زووترین کار یەکلایی بکاتەوە لەبەرەوەی کە ناکرێت ئێمە 3 ساڵە لە چاوەڕوانی دامەزراندنیان تا ئێستا ئەوە بەغامزی بمێنێتەوە ئەبێت یەکلایی بکرێتەوە پێش ئەوەی کە ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە کۆتایی بێت و بچینە کابینەی نوێ لەبەرەوەی کە کاتێک سەرۆکی حکوومەت بڕیارێک دەرەکات ئەبێت لەو کابینەیەشە یەکلایی بکرێتەوە چونکە ناکرێت بڕارێکی یاو لە کابینەی نوێ یەکلایی بکرێتەوە ئێمە ئەمانەوێت وەکو چۆن بڕارێکە یاوە لەم کابینەشە یەکلایی بکرێتەوە ئێمە ئێرە چۆڵ ناکەین تا ئەو کاتەی بە شێوازێکی فەرمی و نووسرا و بڕارەکە نەکەوێتە بواری جێبەجێکردنەوە چونکە بەڕاستی ئێستا ئێمە خۆمان نەزانین کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بەڵام تۆ لە کاتێکە لە ئێستایا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی تو بڕارێکی دەرکردەوە بڕارەکە متمانە پێکراو نییە ئایا تۆ دواتر چۆن بڕارێگەی لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم ئەمە واعکا جۆرێک لە دوو دڵی و جۆرێک لە گومان دروستەکە وەکو سەرۆکی هەرێم و بڕارەکەی لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش کەواتە بۆ ئەوەی کە متمانی بمێنە لای هاوڵاتی و متمانی بمێنە لەسەر ئاستی دەسەڵاتی سیاسی ئەبێت بڕارەکەی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و ئەوانەی خوارەوە مولزم بن بە بڕارەکەی ئەمە چیە موێنە بۆ باکسی کردووە لە ماوەی 14 ڕۆژە دوو بڕیاری عەکسی یەکەیەن دە کەسی تیا هەر یەکە و قسەیەکەکە وێنەکانیان عەکسەکەینەوە بۆی بزان بڕیارەکانیان وەک وێنەکانیان عەکسە ینی پێدوانی ئەو بڕیارێک کە دراوە جێبەجێکرێت بڕیارەکەی کە دراوە جێبەجێیەکرێ بەس کەی جێبەجێیەکرێ ئێمە 1000 ڕۆژە چاوەڕێین چەندی تر چاوەڕێکەن هیچ وەجبێک بەقەی ئێمە چاوەڕێی نەکردووە لە شەڕی داعشە وەجبێکیان دامەزران لەبەر ڕیکلامی ڕیفراندۆم ئێستا هیچ ڕیکلامێک نییە بۆ ئێمە دانامەزرێنن ئێنا ئێستا وەزع زۆر لەو کاتە باشترە هیەوەش بە سیاسی کراوە مۆزوعیە هەموو شتێک لە وڵاتەیە سیاسیە ئەگە سیاسی نەبووە بە حەق بە ئێمە دوای 3 مانگ مافی خۆمانە 1000 ڕۆژە چاوەڕێین لەبەر قەیرانات مراعاتمان کردوون بە ئەوانیش ئیمزای بکەن ئەمە چەند چێ لەم گردبوونەوە ئێوە لەبەر ئەمانەوەی ئیمزای بکەن یەک ئیمزای سەرۆکی حکوومەتی ماوە ئەوایلەکانی 2015 2016 ئەو ئیمزای بکەن و ئێمەش ئەچینەوە سەردەوامی خۆمان و ئەچینە ماڵەوە تۆ چ بەشێکە تەواو کردەوە من بەشی علوم بیرکاری یەکەمی بەشی علوم بیرکاری زانکۆی سلێمانی بوو تاوەکو ئێستا کە هیچ بڕیارێکیش نییە بۆ دامەزراندنەوە ینی بڕیارێک نییە بەشێکە تەواو کردووە بەشی ڕزگەری لە ئاکرێوە هاتووم لەکوێ هاتووی لە ئاکرێوە هاتووم ئەوە جاری دووەمە 14 بەلێنان بە ئێمەدا ئێران بەمە چۆل کرد گوتان ئێوە تەعینەکەین و دامەزرین وتی جێبەجێگرێت کەچی ئەمریکان بەرەواشی کردەوە و جێبەجان نەکردووە ئێستاش ناڕۆین هەتا ئیمزانەکە نەکرد کرد وایە حکوومەت هاوڕێک تا ئێستا کە ساتۆتە ناوتان نەخێر هیچ کەس ناتووە کەس ژێلەیەوە بگرێەوە چینی ڕۆشنبیری ئەو نەخێر هیچ هیوا ئەمە لەمان نەمایە ناچینەوە هەتا ئیمزاکە نەکرێتن لەبەر ئەوە چەندی جا لە بەرێن بەمە بدەن و پاشە کەسەکە بکەن جێبەجێش ناکرێتن بەس خافلاندنی ئێمان بەڕای تۆ واللهی بەس درۆ لەگەڵ منەکە بەس درۆوە خافلاندنی ئێمەیە ئەو جارە ناچین و هەتا ئیمزاکە نەکرێتن بەسمان لەوێ ئێمە وەک خوێندکارانی دەرچوویەکەم و دووسێمەکانی سەرزانکۆ پەیمانگاکانی هەرێم بۆ ماوەی نزیکەی 1000 ڕۆژە چاوەڕوانین بۆ دامەزراندن بەڵام هەتاوەکو ئێستا هیچ بڕیارێک یاخود دڵنیاکەرەوەیەکمان نییە کە ئێمە دادەمەزرین لە زانکۆ پەیمانگاکانی خۆمان زانکۆیان لە پەیمانگاکەت ئەو ئایلبوونیا یەکەم بوون ئاسان بوو
ناوەڵا هیچ ئاسانیە بێگومانەوە شەو نخۆنی دەوێتن و ئەرک و ماندوو بوون و هەوڵی زۆری دەوێتن ئێستاش ئێمە داوای مافی و ماف و حەقی خۆمان دەکەین چونکە ئەوەی بە مافی سەرەتایی و مافی ڕەوای خۆمان دەزانین کە دامەزرێن لە زانکۆ پەیمانگاکاندا بێگومان نامانەوێت هەوڵ و ڕەنج و ماندوو بوونمان بەزای بچین. ئەمانجە چییە تۆ لەم خۆنیشاندانیان لەم گردبوونەوەی کە لێرە ئامادەی ئامانجە چییە؟ ئێمە وەک خوێنکارەکان ئامانجمان ئەوەیە کە پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و لایەنانی پەیوەندیدار بە دامەزراندنیمەوە جا سەرۆکی حکوومەت بێ یاخود وەزیری خوێنی باڵا بەدەم داواکاریەکانمانەوە بێن و ئێمە دامەزرێن و هەروەها بتوانین لە زانکۆ پەیمانگاکان داوام بکەین و درێژە بە خوێنی خۆمان بدەین. سپاس. خۆشەویستان ئەوەی کە گوێویستی بوون پامی بەشێک لەو قوتابیانەیە کە هەمووان داواکانیان زۆر کەمە باسیەوە دەکەن ئێمە ساڵانێک شەو نخوونیمان کردو بۆی ببین بە ئەوایی ساڵانێک ماندوو بووین زۆر ئەزیەتمان بینیوە لە 2015 کە لە قیمەی قەیراندا بووین 2015 خوێندنمان تەواو کردو بۆچی تاوەکو ئێستاکە دانەمەزراوین بۆچی تاوەکو ئێستاکە هاوڕێکی جدی لە ئێمە نەدراوەتەوە بۆچی بڕیارێک دەدرێت تۆ بڕیار دەدەیتە لەسەر مایکەکە و دوای هەلە مایکەکەی خۆتەوە پەشیمان دەبیتەوە لەو بڕیارێکە داوتە بۆیە من دەمەوێت قوتابی زیاترتان بۆ وەرگرم و ڕاوسەرنجی قوتابی زیاترتان بۆ وەرگرم بەسەر ئەم باسەیە بەشە تۆ ئامانجە چیە لەم خۆنیشاندانەوە بۆچی ئێستاکە لێرەی ئامانج هەدەفەکەی ئێمە ڕوون و ئاشکرایە کە دامەزراندنمانە و وەرگرتنی وەڵامانە لە سەرۆژی حکوومەت ئایا خوێندن لەم وڵاتە قیمەت و حورمەتی ماوە ئەگەر ماوە بۆ ئێمە تا ئێستا دانەمەزراوین کەەوە 3 ساڵە بەسەر تەخەڕوزمان تێتە بەڕێ 1000 ڕۆژ بەسەر ئەو کتابە تێدە پەڕی کە لە 23 حوتی ساڵی پار 2010 بەڕێز وەزیری خوێنی باڵا ئیمزای لەسەر کردو داوای کردووە بە دامەزرانی سێیەکەمەکانی زانکۆ پەیمانگاکانی ساڵی 2015 بۆ 16 داوای لە ئەنجومەنی وەزیران کردووە ئێستا ئەم کتابە لە ئەنجومەنی وەزیرانە لە کۆبوونەوەی چاردەی یەشی ئەم ساڵ ئەنجومەن کۆبەوە بڕیاردرا لەسەر دامەزراندنی ئێمە بەڵام پاش هەفتەیەکی تر گوایە بڕیارەکە نەدراوە و یعنی چۆن دەڵێ خۆیان بە درۆ خستەوە ئێمە دەمانەوەی ئێستا وەڵامی کۆتایی وەگرین لەسەر دامەزراندنمان ئێوە هیواتان ماوە بەوەی کە ئێوە دامەزرێن لە حکوومەتەیان لەم دەسەڵاتە هیواتان پێماوە کە سەرۆک وەزیرانێک وا بڵێ قسەی باخ و برقی بەرپرسەکان وامان لێ دەکات بێ هیوابی بەڵام ئێمە ئامانجەکەمان گەورەترە بۆیە بەردەوام دەبین لە چالاکیەکانمان بەردەوام دەبین لە خۆپیشاندانەکان تا دەگەینە ئامانجەکەمان بەشێکەوە کرد ژمێریاری ئەوایلی بەشێکی دووەمی پەیمانگای تەکنیکی کوێ بەشی ژمێریاری بوو ئامانجت بوو لە دوای ئەم خوێندنەیە بچیت ماستەر و دکتۆراوانش بخوێن ئێستا بەهۆی ئەوەی کە قەیرانی دارایی ئەو وەزعە نەمتوانیوە درێژە بە خوێندنەکەم دەم هەرچەندەکە ئەوانەی کە برین دووەم و یەکەم دوم سێم دەبن ئی پەیمانگاکان دەتوانن بسن لە زانکۆی پۆلیتەکنیکی درێژە بە خوێندن بدەنەوە لە قۆناغی دووەمەوە دەست بە خوێندن بکەنەوە بەڵام بەهۆی ئەو قەیرانەوە نەمتوانیوە دیارە بەشێکی زۆر لەو تەڵەبانەدایان هەوێ ڕاوسەرنجی خۆیان بگوازنەوە من حەزم کرد زیاتر ڕاوسەرنجیوانتان بۆ بگوازمەوە بەڵام دیارە ئێستا کە شوێنی ئەوەکەیان دەگۆڕن شوێنی گرتبوونەوەکان دەگۆڕم دەچن بەرەو پێش ئەنجومەنی دانەوێ داواکەی خۆیان لە ئەنجومەنی وەزیران دیارە سەرۆک وەزیران لە پێشووتر بڕیاری دا و هەر ئەویش لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی پاشگەز بۆتەوە لەگەڵمان بمێنەوە ڕاوسەرنجی زیاترتان بۆ دەگوازمەوە لە نێو قوتابیانە دەمێنمەوە. من یەکەمی سەر کولەی ئادا بم یەک مۆبایل و یەک تشکنێتم وەرگرت ئامانجی من ئەوە نەبوو کە مۆبایلی تشکنێت وەرگرم دەبینم نووسیوتە 1000 ڕۆژ تێپەڕی مەبەستە چیە لەو شیعارێکە بەرزت کرد ڕۆژە ساوەڕۆیان دامەزراندنین ئامانج هەدەفەکەی ئێمە ڕوون و ئاشکرایە کە دامەزراندنمانە و وەرگرتنی وەڵامانە لە سەرۆژی حکوومەت ئایا خوێندن لەم وڵاتە قیمەت و حورمەتی ماوە ئەمە چیە موێنە بۆ باکسی کرد لە ماوەی 14 ڕۆژە دوو بڕیاری ئەکسی یەگەیەن وێنەکانیان ئەکسەکەینەوە بۆی بزان بڕیارەکانیان وەک وێنەکانیان ئەکسە بەشێکە تەواو کردووەوە لە ساڵێکە من بەش ئینگلیزیم تەواو کردووە ساڵی 2015 بۆ 16 کۆلێژی پەروەردەیان نادا کۆلێژی پەروەردە بەشەوە کۆلێژی پەروەردە بێگومان دەبێت نەوەیەکی پڕ لە هیوا و پڕ لە ڕۆشنبیری پەروەردە بکەن بەو جۆرەی ئێوە ئێستاکە دەتوانم ڕۆڵەیەکی ئاوا پەروەردە بکەن کاتێ خۆتان بێ هیوان لەو دەسەڵاتە بەڕاستی بەو شێوێ ئێمان ئەنی ناخی ئێمان پڕ کردووە لە ناومێدی ئێمە هاتوون ئێرە کۆبووینەوە خۆپیشاندەمان کردە بۆی ئەنی بڕیار لەسەر بڕیارەکە بدرێت بۆی کە ئەوایلەکانی ساڵ 2015 بۆ 16
تەعین من بۆی بتوانینەوەیەکی باش پەروەردەکەین بەڵام بەو شێوە ئێمە کۆتوانین ئومێدمان نەماوە ئەمە بەڕاستەمان هەیە ئومێدمان بۆ بگەڕێنەوە. باشە خوێن حەزەکەم تۆزێ باسی خوێنی خۆ بکەیت چۆن ئەوایلیت بەدەست هێنا ئەوایل هێنان شتێکی ئەوە ئاسان بوو؟ بەڕاستی بوون بە ئەوائیل یان بوون بە یەکەم یان دوم یان سێم شتێکی زۆر ئاسان نیە. ینی بە چەندان شەو نەخۆنیم کردویان بەیانی زوو لە خەو هەستاوم بۆی بتوام هەم لەگەڵ فێربوونەکەدا بتوام نمرێکی باش بەدەست بێم لە داهاتوە بتوام بچمەوە زانکۆ خزمەت بە گەل و نیشتیمان بکەم نەک بەو شێوەیە ئێستاکەوە 3 ساڵە من تەخەڕوجم کردو و نەماڵەوە دانیشتوم بێکارم. باشە حەز دەکەی ئەو هیوایانەی توانە و ئامانجانەی هەت بوو تۆزێک کەمیان کردوتەوە توان دوورخستۆتەوە لەوەی کە بۆ نمونە دەڵێ ببوون بە مامۆسای زانکۆ بچم خزمەت بکەم توان دوورخستۆتەوە لە ئامانجەکانت؟ بەڕاستی بێ هیوا بووم بەڵام کۆڵ نادەین بەردەوام دەبین بۆی بگەین بە ئامانجەکانمان بۆی ئاواتەکانمان هیواکانمان بێنەدی بۆی بتوانین خزمەت بکەین بۆی ئەو کەو ئامانجانەی دامان ناوە لە زانکۆ بتوانین بەدەستیان بێنین هەرێکێک لێمە ئامانجێکی هەیە. دەبینم نووسیوتە 1000 ڕۆژ تێپەڕیمە بەس دەچێت لەو شعارێکە بەرزت کرد ڕۆژە ساوەڕوانی دامەزراندنین وەزبەکانی پێش خۆمان هەمووی دامەزراوە لەسەر ئێمەدا ڕاژیراوە شێک بووی هەندەسەی مەدەنی زانکۆی کوێ. باشە هیچ امتیازێکی تایبەت بۆ ئێوە کراوە یان هیچ وعدێکی دامەزراندنتان پێدراوە؟ وادمان پێدراوە بەڵام جێبەجێ نەکرا نازانین هۆکارچ بوو. هەزەکەی ئەو جارە ینی لە حکوومەتی نوێ جێبەجێ بکرێ یان ئامانستان لەم خۆ نیشاندانەیە چییە؟ وەڵاهی ئامانجمان ئەوەیە بمان بینن چاویان لێمانی ئەوانەی لەسەر ئێمەون هیچ نامان بینن نازان مەسەلە چێ بۆ خۆمان تێناگەێنن چەندین جار لێرە خۆپشاندانمان کردووە بەرپرسێک نهاتووتە دەرێ بڵستان دەوێ کێشەتان چییە؟ ئێمە یەکەمەکانی زانکۆین پێشەنگی زانکۆین لێمان نەپرسراوە تا ئێستا. ئەمە چەندین جارە خۆپشاندانمان ئەنجام داوە بە مەبەستی دامەزراندنی یەکەم و دووەم و سێمی زانکۆ پەیمانگاکان بۆ ساڵی 2015-2016 کە ئێمە نزیک بە 3 ساڵە چاوەڕوانی دامەزراندنین پێشووتر بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعشەوە ئێمە ڕەچاوی بارودۆخ حکوومەتمان نەکرد بەڵام چەندین جار بخوان ئاماژیان بۆیان داوە کە قەیرانی داراییان تێپەڕاندووە وەروە سوپاس بەخوا شەڕی داعشیش نەماوە کاتە ئێستا بێ بەڵێنەکانیان جێبەجێ بکەن و بڕیاری دامەزرانی ئێمە واژوو بکەن. ئەمە بۆ دەیەمین جارە بە شێوەی گردبوونەوە خۆپشاندان هاتوونەتە بەردەم پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران لە سلێمانی شوێنەتە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان و نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت جگە لەوەش چەندین جار نوێنەرەکانمان سەردانی ئەنجومەنی وەزیرانیان کردووە سەردانی پەرلەمانی کوردستانیان کردووە بەڵام بەداخەوە نزیکەی 3 ساڵە چاوەڕوانین کە نزیکەی 1000 ڕۆژەکە 1000 ڕۆژ ئێمە لە چاوەڕوانیان و چەندین جار بەڵێنان پێدان کە بە زووترین کات دائەمەجێن بەڵام بەداخەوە بڕیارگەی خۆیانیان جێبەجێ نەکردووە. نزیکترین بەڵێنیان لە 14 بوو 14 لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی حکوومەت بڕیاری دامەزراندنی دەرکردووە بە قسەی ڕاگەیاندن و پەیامنێری کەناڵەکان لە سەرجەم کەناڵەکان بڵاویان کردووە کە هێشتا کۆبوونەوەکە تەواو نەبووە کە سەرۆکی حکوومەت بڕیاری دامەزراندنی یەکەمەکانی داوە لە هەموو سایت و ڕۆژنامە هەموو ئەوانە بڵاو کراوەتەوە هەموو بەڵگەکان بەردەستن بەڵام بەداخەوە هەفتەیەک دوای ئەوە هەر لە ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت لە وەڵامی پرسیاری ڕۆژنامە نووسانە ئەڵێ کە گوایە بڕیاری تەواوەتیمان نەداوە و ئەو بڕیارە پێویستی بە دیراسەکردن و ئەوەیە کە چای پێ بخشێنینەوە ئەو کاتە ئیشێکیان بۆ گەین یعنی ئەوەی کە ئێمەی نیگەران کرد ئەو لە هەفتەی دوای 14 دوای ئەوەی کە سەرۆکی حکوومەت بڕیارەکەی دەرکرد دواتر هەر سەرۆکی حکوومەت دەڵێ کە ئەو بڕیارە پێویستی بە دیراسەکردن و لێکۆڵنەوەی زیاتر هەیە بۆی ئیشیان بۆ بکەین. من یەکەمی بەش و یەکەمی هەموو ئادابیش بوو کەمی هەموو ئادە هەتا ئێستا چ امتیازێکی تایبەت بۆ ئێوە کراوە یان هیچ تەعیناتێک یان هیچ وعدێک بە ئێوە دراوە؟ بەخوای بەنسبەت دامەزراندنی هەتا ئێستانێکە دامەزراندنی مەگەیشتیتە دوا قۆناغی واتە ناوەکان بەرز کرایتەوە و تەنها لەسەر ئیمزای بەڕێز سەرۆکی حکوومەت ماوە ئەویش پێشتر بەڵێنی دا کە دامان مەزرێنی بەر لە هەڵبژاردن گوتی دامەزراندنی ئەوائیلەکان لە ئەولەویەتی ئیشی حکوومەتی دەبێتن دوای هەڵبژاردنیش لە چاردەی مانگی ڕابردوو لە کەناڵەکانی ڕاگەاندن ئەوە ڕاگەاندرا کە بەڕێز سەرۆکی حکوومەت قەراری دامەزراندنی یەکەمەکانی دا بەس لە پاشان نازانم لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسی گوتی هەتا ئێستانێکە بڕیارمان نەداوە ئیتر ئامانجی خۆپیشاندانی ئەو ڕۆمان بریتێ لە دەربڕینی ناڕەزایی لەوەی کە هەتا ئێستانێکە ئەمە لە ساڵی 2016 تەخەڕوجمان کردی هەتا ئێستا دانەمەزراینە بەڕاستی ئەو دانەمەزراندنەیمە تەسیری سلبی هەیە لەسەر پرۆگرامی مەوە لەسەر تموحی خوێندن لە لای قوتابی بەنسبەتە خۆمان ئەم دڵنیامە ئەگەر بەهات بە وەکو وەجبەکانی پێشتر کە
کاتی خۆی ئەوائیلەکان ڕاستە و خۆ دوای ئەوەی کە کۆلژیان تاوا دەکردا دەمەزران ئەگەر ئێمە وەکو ئەواندا بمەزرا بینە ئێستانێکە زۆرمان قوتابی ماستەر دەبن یان خەریکی ئالتز دەبووین خۆمان ئامادە دەکردە بۆ قۆناغەشی دیکە بەس ئەمە ئێستا لە یازال نزیکەی 3 ساڵە تێپەڕی هەتا ئێستا هەردا نەمەزراوین دوای ئەوەی دادەمەزرین مەفروزە 2 ساڵی وەکو معید خزمەت بکەین هەر ئەلێرانە ئەمە یەکێک لەو زەرەرانەی کە وەرمان گرتێ لەو مەوزوعی نزیکەی 5 ساڵ 3 ساڵدا ماستەرمان دوا دەکەویتن خارجی ئەوەی بەشێک لەو قوتابیان بە ڕێزانەی کە لێرەنا احتیمال لە بەرنامەی زەواج و بەرنامەی دیکەیان هەبوو لەبەر قەیرانی دارایی لەبەر ئەوەی سەرچاوەی دیکەی داهاتیان نەبووە نەیانتوانیە حکوومەتیش داینە مەزراندینە ئەو بابەتانیان دوا خستیە ئەمە کاتی خۆی کە خوێندمان بە تموحی ئەوەی خوێندمان دابمەزرێن بە تموحی تواناسازی خوێندمان بە تموحی ئەوەی خوێندمان کە لە ئەوروپا و لە بەریتانیا و لە فەڕەنسا و لە ئەڵمانیا ماستەر و دکتۆرا بخینین هەر هەمومان منداڵە فەقیرین ئەوەی کە لێرانەیە هەر هەمووی بە ئیمکانیەتێکی کەم بە پارەشی کەم کولیەی تەواو کردیە دنیایەک خەون و ئومێد و ئامانج و هەدەفی هەبووە کەچی ئێستانێکە بە خۆت دەبینی هیچی مساعد نینە یعنی هەتا ئێستانێکە مساعد نەبوونە ئەمن یەکەمی سەر کولیەی ئادا بم یەک مۆبایل و یەک تشکنێتم وەرگرتیە مۆبایل تشکنێتم لە دەستیان خۆش بیتنەوەی کە ئەو بە شتەی هەستایە بەس ئامانجی من ئەوە نەبوو کە مۆبایل تشکنێت وەرگرم ئامانجی تۆ خزمەتێکی گەورە بووە بە کۆلێژەکەت و بە بەشەکەی خۆت باشە هیچ قوتابیەک لەگەڵ ئێوە بوو کە لەوانەیە ئەوایلەکانیش نەبێ بەهۆی واستەیەکەوە حەز دەکەن دامەزراوە حەز دەکەن هیچ قوتابێک لێوە دامەزراوە نەمزانیە ئەمن معلوماتم نیە نەمزانێ شتێەوە هەبوو بیتن بەس بەڕاستی هیوادارم ئەو مۆزوع هیچی دیکە درێژە نەکێشی ئەمە گومانی باشمان پێیان هەیە هیوادارین ئەو جارە دوجار بیتن چونکە هەر وەک پێم گوتی ئەوەی کە لێرەیە هەمووی منداڵە فەقیرە ئەوەی کە لێرە هەمووی بە ئیمکانێتە چیکەم بە دنیای خەون و ئومێدی داکوبابی کولیەی تاوا کردێ بڕوان پێ بکە ئێستا ئەوەی کە هاتیتە ئێرە بە شەشی لەوانەیە قەردی کرد بیتن لە ڕانیە و لە جێی دوور هاتیە لەوانەیە قەردی کرد بیتن بەو پارەی هاتبیتە ئێرانە ئێ باشە ئەوانیش مەفروزە مساعد من لەو جانبەی بینەران و بیسەرانی خۆشەویستەوەی گەویستی بوون پەیام و سەرنجی کۆمەڵی قوتابی ئەوایلەکانی زانکۆکانن کە بە بناغی ڕۆشنبیری دادەندرێن ویستیان لە ڕێگای بەرنامەکەیەمەوە پەیامی خۆیان بگەێن و هیوام وایە ئەم بەرنامەیان ببێتە زەنگێک بۆ ئاگداربوونەوەی حکوومەت چونکە بەڕاستی ئەوان داواکاریەکی زۆریان نییە تاکە داواکاری ئەوانەوەیە بڕیارەکەی خۆتان جێبەجێکەن ئەو بڕیارەی کە داوتانە بێگومان نێچیروان بارزانانی لە چاردەی یەک دیارە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەڵێنی ئەوەی بەواندا بوو کە ئەواندا بمەزرێن و ئەوان کۆمەڵی هیوایان بۆ خۆیان ساز کرد و هەروەکو بەش هاوڵاتێکم دوان وتی وەڵاهی ئەوەندە بە هیواوە بووم یەکسەر خۆم گەشت کردەوە و دەستێکم بە خۆم داهێنا وتم تر تعینەکرێن و ئەچین بە دوای ئامانج و خولیاکانی خۆمانەکەوین بەڵام هەفتەیەک دوایەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕایگەیان تا ئێستا و بڕیارەیە بە تەواوەتی یەکلایی نەکراوەتەوە دیارەوان دەڵێن نەچیروان بارزانی سەرۆکی سەرۆکوەزیران وتوێتی ئەم بڕیارە زۆر پێویستی بە وردەکاریە دیاڵە وردەکاریەکان لە زاریەوانەوە دەڵێن وردەکاریەکانەوە زۆر نییە ئێمە 1300 قوتابیەکین دیارە ئەمە بۆتە نیگەرانیەوان و ئەمڕۆ لە پێش ئەنجومەنی وەزیران کۆ ببنەوە من بەمەندازەیە گەشتمە کۆتایە قێم جارەی بەرنامەی پەیامی تۆ بەڵام بەو هیمایم ئەم گەنجانە بێهیوا نەکرێن لە کوردستان بۆی وەکو گەنجانی تر سەرنێنەوە و ئەم وڵاتە بەجێنەیەڵەن بەو بڕوانامە بەرزانەیانەوە بەمەندازە گەشتمە کۆتایە قێم جارەی بەرنامەی پەیامی تۆ تا هەڵقەیەکی تر و تەوەرێکی تر بەیەوەی خۆشەوی شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ